گۆڵێک پێشکۆبوونەوەی ئالاسکا لە نووسینی خەبات کووردە. ڕێکەوتنەکەی ئازەر و ئەرمەنیەکان و کاریگەریەکانی بۆ دواڕۆژی کورد چی دەبێت؟ بەپێی ئەوەی ئەرمینیا لە ڕۆژئاوا و دەوڵەتی ئازەربایجانی کردو بە دوو پارچە و لە کۆندا تەواوی خاکی ئەو دوو دەوڵەتە کوردنشین بوون. بە پێویستمان زانی کوردانی خۆشمان زانیاری زیاتریان هەبێت لەسەر ئەو ڕێکەوتنەی کە هەفتەی پێشوو لە واشنتن بە نەوێنگیری دۆناڵد ترامپی سەرۆکی ئەمریکا و سەرۆکی ئەو دوو دەوڵەتە باوەشیان بەیەکدا کردو ناخۆشی 35 ساڵی خۆیان کۆتایی پێهێنا. بەڵێ ئەو دوو دەوڵەتە لە ئێستا بەدواوە پارێزراوی ئەمریکیەکان و لە ڕێی ڕێکەوتنەیەکەوە لەمەوە دوا ئەمریکیەکان پارێزگاری ڕێڕەوی بازرگانی زەنگەزور و ئەو ڕێگایە دەکەن بۆ ماوەی سەدەیەک دوور دەخرێنەوە لەژێر چەپۆکی رووسیا و تورکیادا. کردنەوەی ڕێگەیەکی بازرگانی لە خواری هەردوو وڵات و هاوسنووری دەوڵەتی ئێران بە درێژایی 45 کیلۆمەتر. هەردوو پارچەکەی ئازەربایجان بەیەک دەگەێنرێتەوە و بژانەوەیکی ئابووری بەرچاو بە هەردوو وڵات دەگەێنێ و بە سەرکەوتن و دەستکەوتێکی بێزیش بۆ ئەمریکا دادەنرێت لە ناوچەکەدا. شایانی باسۆ نابێت لە بیری بکەین لە 35 ساڵی ڕابردوو دوو شەڕی گەورە خوێنایی بە فیتی تورکیا لەسەر ناوچەی ناوگۆڕنۆ قەرەباخ کە نیشتیمانی یەکەم دەوڵەتی کوردی بە ناوی کوردستانی سوور بووە و زۆرینەی هەرە زۆری کوردنشین و ئازەری بوون ڕوویداوە. ئەو ڕێگەی کە باسمان کرد و کۆمپانیا ئەمریکەکان دروستی دەکەن و دەیپارێزن بۆ سەدەیەک پێک دێت لە ڕێگەیەکی وشکانی مۆدرنی نێودەوڵەتی و هێڵی شەمەندەفەر و بۆری گواستنەوەی نەوت و غازی ئازەری لەسەر دەریای خزر قەزوینەوە تا ئەو 45 کیلۆمەتری کە بەناوخاکی ئەرمینیادا گوزەر دەکا لەو شوێنەی ئەرمینیا هاوسنوورە لەگەڵ ئێران و بەشی ڕۆژاوی ئازەربایجان و تورکیا. ڕێکەوتنەکە بۆ گرنگە. یەکەم گەڕانەی ئەمریکا بۆ ناوچەکە بە تایبەتیش دژ بە رووسیا و ئێران. دووەم بڕینی دەستی رووسیا و ئێران و تورکیایە لە کاروباری هەردوو دەوڵەتەکە و بە تایبەتی ناوچەکەش بەگشتی. سێەم نزیکبوونەوەی ئەمریکاشە لە ئێران و دەوڵەتانی ئاسیای ناوەڕاست. بە درێژەی سنووری هەردوو دەوڵەت لەگەڵ ئێران ئەمریکا وەک چاودێرزاڵبوونی خۆی لەسەر ئێران و ناوچەکە فەرز دەکا کەواتە دەبێت ڕووسەکان باش بزانن کە بوونی ئەمریکیەکان لەو دوو دەوڵەتە نزیکبوونەوەیان لە گۆڕانکاری گەورە لەناو ئەو دەوڵەتانێک کە مۆسکۆ وەک پەرژینێک بۆ خواری رووسیا سەیریان دەکات. لە هەمووشی گرنگتر گەورەترین ترس دەدا بە تورکیا و کەمجوڵەتری دەکا و نەهێڵە زیاتر سەرڕۆیی بکات و کارتەکانی لە ئاسیای ناوەڕاست دەسووتێنێ و زیاتر پەیوەستی دەکات وەک داردەستێکی ترسنۆک و خزمەتکار بۆ ئەمریکا لە ناوچەکە دەرکەوێت. کەواتە دەبێت رووسیا و تورکیا و هەموو دەوڵەتانی جیهانی شتێبگەن. بۆ پێشگەیشتنی ترامپ و پۆتین لە ئالاسکا ئەو ڕێکەوت نەکرا. ئەو پەلهاویشتەی ئەمریکا لەو کاتەدا چ پەیامێک بوو؟ بۆ لەو کاتەدا ئەو تیرە تیژان ئاڕاستی دڵی پۆتینی سەرۆکی رووسیا کرد. شانی باسە دەبێت لە بیرمان نەچێ لە سەدەی 20م هەر ڕووسەکان بوون کۆماری کوردستانی سووریان ڕووخاند و هۆکارێکی سەرەکیش بوون بۆ ڕووخانی کۆماری مەهاباد و هەر لەو ناوچەشەوە بوو لە جەنگی جیهانی یەکەم ڕۆ کوردستانی باشوور کشان و داروبەردیان دەسووتان لەگەڵ خۆیاندا.